ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکی ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان قۆناغی تازەی سەرپێخستنی حکومڕانیە لە هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاک بارزان حامد چاودێری سیاسی. کاک بارزان خۆشحاڵین و بەخێربێت. زۆر سپاس. کاک بارزان لە دوای دەرچوونی دەرەنجامەکانی هەڵبژاردن و تەصدیقکردنی و پاشان ئەوەی کە گەڕی گفتوگۆ و دانوستان و ڕێکوتنەکان بە ئەنجامێک گەشتون، دەستی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرا سەرۆکی هەرێمی کوردستان پاش ئەوەی کە یاساکەی بۆ هەموار کرایەوە سەرۆکی نوێی هەرێمی کوردستان هەڵبژێردرا و دووهەمین سەرۆکی هەرێمی کوردستانمان هەیە و لە دوو ڕۆژ سێ ڕۆژی ڕابردووە لەو چەند ڕۆژەیە سەرۆکی حکوومەتیش ناوزەت کرا و ڕاستپێرا بۆ پێچێنانی حکوومەت هەرێمی کوردستان. ئەکرێ بڵێن بە ئەندازەیەک ئێستا خەریکە گەڵاڵەبوونێ فۆرمەلەبوونێک دروستە بێت لەوەی کە هەیئەتی تازەی حکومڕانی لە هەرێمی کوردستان پێک بهێنرێت و تا ڕادێکیش نوێ ببێتەوە. پێم باشە لەو ڕوانگەیەوە دەست پێ بکەینیان دەستپێکی پەرنامەکەمان بۆ بێ کە خوێندنەوەی مامۆستا بەرزان چییە بۆ ئەوەی کە گروپێکی تازە ستافێکی تازە کۆمەڵێک کارکتەر و بکەری تازەی سیاسی لە پێچێنانی حکومڕانی کوردیە ڕۆڵیان پێدراوە و ئەکرێ ئەم سەرەتایە بە سەرەتایەک تازەش ناو بین. باڵێ سپاس بۆیەوە، سپاس بۆ تەلەڤیزۆنەکەتان. دیارە سەردەمی حکومڕانی ئێستای هەرێمی کوردستان ئەتوانین بڵین پێێنێتە قۆناغێکی نوێوە. ئەو قۆناغا دوای قۆناغانە دێت کە لە ڕاستی لە 5 ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان و ناوچەکە بە شێوەیەکی گشتی ڕوبەڕووی کۆمەڵێک تەحەدیات بوویەوە لە شەڕی تیرۆریستانی داعش و لە بڕینی موچە بوجەی خەڵکی کوردستان و ئەو قۆناغانە خەڵکی کوردستان و جەماوەری کوردستان سربەرزانە و ڕسوورانە تیای دەرباز بوو وێڕای ئەوەی کە ئێمە بەداخەوە کۆمەڵێک ڕۆڵەی قارەمانی ئەم میلەتە شەهید بوون و کۆمەڵێکی تر هەر لەو ڕۆڵە قارەمانانە بەداخەوە بریندار بوون و پەیچان کەوت لەسەر جێگە. بەڵام ئەوە قۆناغێکە کە بەداخەوە ئێمە ڕوبەڕوومان بوویەوە و پێویست بۆ ئەو قۆناغە تێپەڕێنی. لە دوای هەڵبژاردنەکانی سینۆ قۆناغێکی تر ڕووی لە هەرێمی کوردستان کرد، ئەویش قۆناغی هەڵبژاردنی خەڵکی کوردستان بوو کە بە ڕێژەیەکی زۆر متمانەیان بە پارتی دیموکراتی کوردستان بەخشی بۆ ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان حکوومەت پێک بێنێ و حکومڕانیان بکە. چەبرچێ و ململانەیەکی سەخت لە ڕابردوو لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان هەبوو، بەڵام سوپاس بۆ خوا کە دوجار ئەم لایەنە سیاسیانە دوای ئەوەی کە پشووی درێژەیەکی زۆر نوێنرا، بەڵام لە ئاکامە گەیشتنە ڕێکەوتنێکی سیاسی ئەو ڕێکەوتنە سیاسی هەمویانی لەسەر مێزی گفتوگۆ کۆ کردەوە بۆی بتوانن پێکەوە شان بەشانی یەک قۆناغێکی تازە لە حکومڕانی هەرێمی کوردستان بەدەست بێنن. سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز کاک نەچیرەڤان بارزانی کە سوێندی یاسایی خوا لە چەند ڕۆژی ڕابردووە لە مەراسیمی سوێن خواردنەکە ئەوە بۆ خەڵکی کوردستان ئاشکرا بوو کە پێگەی کاک نەچیرەڤان بارزانی بۆ دەوڵەتداری لە ڕابردوو و بۆ لە مەودواش پێگەیەکی بەهێزە و ئێمە توانیمان لە ڕابردوو لەو تەحەدیانەی بە تایبەتی لە دوای ڕێفراندۆم کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووەوە گەمارۆی کرایە سەر هەرێمی کوردستان ئەو لێهاتوانە توانی ئەو قۆناغا دەرباز بکە و لە ڕێگەی ئەو پێگە بەهێزەی کە هەیبوو لە ڕووی دیبلۆماسیەوە لەگەڵ دەوڵەتی عێراق و دەوڵەتانی تری دەور و پشت توانی ئەو گەمارۆیە بشکێنێ و قۆناغەکە تێپەڕێنێ بە شێوازێکی وا کە خەڵکی کوردستان کەمترین زیانی تیا بکەن. دواتریش ناوزەندکردنی جەنابی کاک مەسرود بارزانی بۆ حکوومەت بۆ سەرۆکایەتی حکوومەت ئەوەمان پیاڵەیە کە ئەم کەسایەتیە لە ڕابردووە توانیوێتی ڕۆڵێکی ئێجگار گەورە و گرنگ لە پاراستنی ئارامی دۆخی هەرێمی کوردستان بجێڕێ و توانیوێتی کە بە شایدی زۆرێک لەوانەی کە کاریان لەگەڵ کردووە لە ڕووی ئیداریەوە و لە ڕووی دیبلۆماسیەوە و لە ڕووی نێودەوڵەتیەوە کە کەسێکە ناسراوێکی باش زمانزانێکی باش شارەزاییەکی باشیە لە پێگەکەی خۆیان بۆیە چاوەڕوانی ئەوە ئەکرێکە حکوومەتی داهاتوو وەک ئەو شێوە ئەو دروشمەی کە پارتی دیموکراتی کوردستان لە
هەڵبژاردن بەرزی کردەوە کە بنیاتنانی کوردستانێکی بەهێزە بە هەردوو باڵی شادەماری ئاوەدانکردنەوە ئارامی ئەتوانرێت کە هەرێمی کوردستان بە قۆناغێکی تازە و قۆناغی بنیاتنانەوە قۆناغی ئاوەدانکردنەوە و قۆناغێک کە بتوانرێت لەگەڵ دەر و دراوسێ و دەوڵەتانی دەور و پشت و دەوڵەتی ناوەندیش حکوومەتی بەغدا بتوانرێت بە هەمانجی هەموو لایەک 4 ساڵی داهات و 4 ساڵی بێکە خەڵکی کوردستان بتوانن بە ئارامی و بە دوور لە بشێوی و دوور لە پەلاماردان و دوور لە بەداخەوە ئەو ژاوەژاوە نەشازە سیاسی کە زۆر جار تا لێوارێکە ڕوا کە خەڵکی کوردستان نیگەرانیانەکە و بێتاقەتیانەکە ئومێد دەکەین هەموو دەست لە ناو دەست یەک بن بتوانن 4 ساڵی داهات و 4 ساڵێک بکە 4 ساڵی بەشداریکردنی ڕاستەقینەی هێز و لایەنە سیاسیەکان بێ و بە هەموو وجودیانەوە ئامادە بن لە پێکێنان و سەرخستنی ئەو حکوومەتە تازەیە. کاک بەرزان لە دەست بەکاربوونی سەرۆکیەرێمی کوردستانە وەک ئەڵێن مانۆڕێکی سیاسی دیپلۆماسیمان بینی لەوەی کە لەسەر ئاستی هەرێم لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی ناوچەکەش بەشدارێکی بەرفراوان هەبوو نرخاندنێکی زۆر هەبوو یعنی ئەمە بە جۆر لە جۆرەکان کاریگەری هەیە لەوەی کە بۆ منە هەست بکەین یان بەر ئەوە بکەوین کە پرۆسی سیاسی لە کوردستان ڕوو لە قۆناغێکی ترە بەڵام پێم خۆشە لەو ڕەنگەوە کاک بەرزان بۆچوونەکانی کاک بەرزان زانین کە ئێستا ئێمە لە سەروبەری پێکێنانی حکوومەتین و چەند لایەنێکی سیاسی پارتی دیموکراتی کوردستانی کێتی نیشتمان کوردستان بژوتنەوەی گۆڕان بەشێ لە پێکهاتەکان لە بەشداری ئەم حکوومەتە بن قسەیەکە یان بۆچوونێکەکەی لەسەر ئەوەی کە خەڵک تا ڕادێک بەدگومان کراوە لەسەرەوەی کە حکوومەتەکانە گۆڕێن کابینەکانە گۆڕێن بەڵام ژیانی خەڵک ناگۆڕێ خوێندنەوەی کاک بەرزان چیە بۆ ئەوەی کە چۆن ئەم حیزبانە ئیلتیزام بکەن بەم حکوومەتەوە بۆ ئەوی بتوانن کە ئەو کارنامانە ئەو دروشمانەی کە لە سەروەختی هەڵبژاردنە بەرزکراونەتەوە بکرێن بەکردنی. بەڵێ دیارە معلومی جەنابتە کە هەر حیزبێکی سیاسی بەشداری لە هەڵبژاردنەکات کۆمەڵێک دروشم کۆمەڵک کارنامەی خۆی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە ئەخاتە ڕوو و بەڵێن بە دەنگدەرەکانی خۆیەدا کە ئەگەر ئەو چۆ دەسەڵاتەوە پیادەی ئەم بەرنامانە بکە ئەم برگانە بکە کە ئەو بۆ خۆی لە بانگەشەکە پەیڕەوێکە ئەمەش پەیوەندی بەو گفتوگۆ و دانیشتنانەوەیە کە لایەنەکان لە پێش پێکێنانی حکوومەتە لە کارنامەی حکوومەتە جێیەکەنەوە بۆیە لە قۆناغی جێکردنەوەی کارنامەی حیزبە سیاسیەکانە خەڵکی کوردستان چاوەڕێی ئەوە لەو لایەنە سیاسی ئەکات کە بەڵێنی پێیداوە بۆی جێبەجێ بکە وەک چۆن پارتی دیموکراتی کوردستان بانگەشەی ئەوەی داوەکە کوردستانێکی بەهێز بنیادەنێ کوردستانێکی بەهێز لە ڕووی پێگە و دیبلۆماسیەوە کوردستانێکی بەهێز لە ڕووی ئابوووریەوە کوردستانێکی بەهێز لە ڕووی سلمی کۆمەڵایەتیەوە کوردستانێکی بەهێز لە ڕووی ئەوەی کە بتوانین پێگەکانی دەوڵەت و دەوڵەتداری لە هەرێمی کوردستانە بەهێز بکەین بۆ قۆناغی داهاتوو کە ئێستا ئێمە بمانەوێ و نەمانەوێت لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیین ئەم بارودۆخانەی کە ئێستا بۆ ئێمە دێنە پێشەوە قۆناغن و دەبێت تێپەڕێنین چکە دوجار ئێمە وەکو کورد بیلەتێکی بێدەوڵەتی و تا ئەو کاتێک کە ئێمە هەلومەرج و بارودۆخە نێودەوڵەتی و ئیقلیمی و ناوخۆیەکانمان ئەگەنە ئاستێک کە دەوڵەتی کوردی لە هەرێمی کوردستانە دروست بێ ئێمە پێویستمان بەوە هەیە کە خۆبەڕێوەبردن و حکومدارێکی خۆمان بکەین لەسەر بنەماکانی پرەنسیپی ئازادی و دیموکراسی هەڵبژاردن و دەسەڵاتدەستکردنی دەسەڵات کە تا ڕادەیەکی باش لە ڕابردوو لە چەند ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستانە ئەم پرۆسەیە بەردەوام بووە بەردەوامیشە بێ بۆیە ینی حەق وایە کاتێکە دەنگدەرێک دەنگی بێلایەنێکی سیاسی داوە لە پێناوی دروشمێکە کە ئەو دروشمەی بەرزی کردوێتەوە لە بانگەشەی هەڵبژاردنە کاتێکە ئەم دروشمەی بەرجەستە نابێت لە بەرنامەکانی کاری حکوومەتە یعنی جێگەی خۆیەتی کە پرسیار ئاراستی ئەو لایەنە بکات کە دەنگی پێداوە و بیخاتە ژێر پرسیارەوە بۆ ئینتیخاباتی داهاتوو لە هەڵبژاردننی داهاتوە دەنگی نایەتەوە دەنگ بەو لایەنە بدا کە دەتوانێت بەرنامەکانی جێبەجێ بکە بۆیە بە تەسەوری من پەیوەندیدارە بە تا چەند ئەم لایەن و هێزە سیاسیانی کە مشتومڕیان کردووە لەسەر ڕێککەوتنی سیاسیان کردووە و قۆناغیان بڕیەوە هەندێک جار لە دانیشتنەکانیانە
گەشتونەتە حاڵەتی ئەوەی کە بۆ ماوەی چەند ڕۆژێک دوورکەوتونەتەوە لەیەک و جارێکیکە دەستیان بە گەڕێکی تری دانووساندن کردووە بتوانن ئەو لایەنە سیاسیانە پابند بن بە ڕێکەوتنەکانیان چونکە پابند بوون بە ڕێکەوتن لە هەموو دنیاە پەیوەندی بەو واژۆ هەیە کە تۆ کردوتە لەسەر ئەو ڕێکەوتنە لەبەرەوەی خەڵکی کوردستان و ئێستا ڕای گشتی و ماس میدیا بە شێوەیەکی گشتی ئێستا وەک جاران نییە کە ئێمە دەقی ڕێکەوتنەکان لە ژوورە تاریکەکانە بێت و نیان بینین ئێستا ئێمە بینیمان لە ڕابردوو پارتی دموکراتی کوردستان دەقی ڕێکەوتنی خۆی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بڵاو کردەوە کاتێک کە زانی بۆ ڕای گشتی خەریکە وێنایەک دروستە بێ کە ئەو بابەتی کە پەیوەنددارە بە پرسیدانانی پارێزگاری کەرکووک بەلا ڕێدا ئابرێ بۆیە کاتێک کە ڕێکەوتنەکە بڵاوە بێتەوە ئیتر دوجار خەڵکی کوردستان خۆی بڕیان لەسەرەوەدا کە کێ ڕێکەوتن پێشێلەکە و کێ پابەندە بە ڕێکەوتنەوە بۆیە ئومێدەوارین ئەو هێز و لایەنە سیاسیەکان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان کە ڕێکەوتنی سیاسیان کردووە وەک یەک تیم کار بکەن بۆ ئەوەی بتوانن بارودۆخی کوردستان لە هەموو ڕوەکانەوە گەشە پێ بدەن وەوا بکەن کە وەک چۆن ئێستا هەرێمی کوردستان جێگەی سەرنجی زۆرێک لە دەوڵەتانی دنیاە و بە تایبەتی لەبەرەوەی بارودۆخی ئابووری لە ناوچەکە ڕەنگە گۆڕانکاریەکی گەورەی بەسەرا بێت لەبەرەوەی کە زەنگی لێدانی زەنگی جەنگێک لە ناوچەکە خەریکە سەرەڵەدا و بە شێوەیەک لە شێوەکان کۆماری ئیسلامی ئێران لە ژێر گەماروەیەکی کورسی ئەمریکا و هاوپەیمانەکە و پەیمانەکانیەتی و بەدیلی ئەو گاز و نەوتەی کە ئەمریکا پێشتریان دەوڵەتانی وەکو تورکیا و دەوڵەتانی ئەوروپا لە ئێرانەوە هەناردیان کردووە ڕەنگە بەدیلی بی لێرە هەرێمی کوردستان بێ بۆیە ئەوان نایانەوێ هەرێمی کوردستان دووچاری کێشمەکێشم بێتەوە و بەئاڵێ لە شەڕێکەوە کە دوجار جگەلەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی زەرەبانە بندە جەنگەکە لە هەمان کاتیشا بەرژەوەندیەکی ئابووری بەهێزەیە کە واکاکە دەوڵەتان پیان خۆش بێت کە لە ئێستاە ئیستیقراریەت لە هەرێمی کوردستان هەبێ هەر بۆیە بینیمان کاتێک کە ڕێزارنی چیروان بارزانی سوێندی یاسایی دەخوات و پێشتریش کاتێکە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان کاندی دەکرێت زۆرێک لە دەوڵەتە زلیێزەکان ئەمریکا بریتانیا فەڕەنسا و دەوڵەتانی تری ناوچەکە بە شێوەیەکی گشتی پیرۆزبایی لێکەن و پیان خۆشەکە ئەوان هەتا بەریتانیا پێی خۆشەکە لە ئایندا مامەڵەکانی لەگەڵ هەرێمی کوردستانە پتەوتر بکە بەهێزتر بکە چونکە ئەوان جگەلەوەی کە وەک هێزی خاوەن نفوس سەیری ناوچەکەکەن لە هەمان کاتیشە ئەو بەرژەوەندیانی ئەوان کەمنین لە سنوورەکە و پێویستیان بە پاراستنی هەیە وان پاراستنەش پاراستنیەکی دووجەمسەریە پێویستی بەوە هەیە کە لە بەرامبەر پاراستنی بەرژەوەندیەکانە دەبێت بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستانیش لە پەلاماردانە ئیقلیمیەکان و لە پەلاماردانە ناوخۆیەکان وەلەو پێشێلکاریانەی کە بەداخەوە لە دەستورا کرێ لە ماوەی ڕابردووە لە دەستوری عێراقا کراوە لە هەموو ئەوانە ئەوانیش لە ڕێگەی کۆنسوڵ و لە ڕێگەی باڵۆزخانەکانیانەوە ئاگادار بن و ئاگادار بکرێنەوە کە هەرێمی کوردستان هەرێمێکی دانپیانراوی شەرعیە لە دەستوری ساڵی 2005 عێراقا کە لە 185 خەڵکی عێراق دەنگیان بۆ ئەو دەستورەدا و پیان خۆش بوو ئەو دەستورە بێتە بناغەیەک بۆ عێراقی دوای سەدام چونکە زۆرێک لە ماف و لە دەستکەوتەکانی گەلانی عێراقی تیابوو بە کورد شیعە سونەوە بۆیە پارێزگاریکردن لەو دەستورە قۆناغێکی گرنگی ڕاگوزەریە کە ژیانی خەڵکی کوردستان لە هەرێمی کوردستانە دەباتە پێشێ لانی کەم لەگەڵ دەوڵەتی عێراقا بتوانن پێکەوە تا ئەو کاتەی کە هەلوو بەرجە نێودەوڵەتی و ناوخۆی و دنیایەکان دێنە ئاراوە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستانیش وەکەر مافێکی تری هەر دەوڵەتێکی هەر نەتەوەیەکی تر لە دنیا بتوانێت بگات بە مافی چارەی خۆنووسینی خۆی. کاک بەرزان باسی ئەوت کرد کە پێچێک کە ناوچەکە لە بەردەم گۆڕانکاریا بێ و هەندێ ئاڵ و گۆڕ بەتایبەتی لە پرسی ئێرانە ڕوو بدات و هەرێمی کوردستانیش بە حکومی نزیکیەکەی لە ڕووی جوگرافیەوە لەو بەهۆی هەموو کاریگەریانەی کە ڕووی تێکە ڕەنگە کەم و زۆر بکوێتە بەردەم ئەو کاریگەریانەی کە ئەمڕۆ داوانە دروستیەکە. پێم خۆشە لەسەر پرسی
ئەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان چۆن بتوانێت لەم قۆناغەیە لەگەڵ عێراق ڕێ بکەوێ بۆی کە هەرێمی کوردستان بتوانێت هەم کێشەکانی لەگەڵ بەغدا تێپەڕێنێەوە هەم ئامادەسازیی باشتری هەبێ و حزورێکی باشتری هەبێ لە ناوچەکەیە هەم بە بۆنەی گۆڕانکارانی کە جەنابەت باست کرد لە پرسی کێشەکانی ئێرانە و هەم بۆی کە هەرێمی کوردستان بۆ خۆشی لە دیۆ ناوخۆیە کۆ بتوانێت ئەو قەیرانانێک کە لە ڕابردوو هەیە بۆ ئەو کێشانێکی هەیە بووە بە تایبەتی کێشە ناوخۆیەکان کێشەکانی هەرێم و بەغدا کێشەی مادی 140 ینی بۆی کە ئەمانە تێپەڕێنین خوێندنەوەی کاک بەرزان چییە بۆی کە هێزە کوردەکان بتوانن بێگرتووی لە بەغدا تەمسیلێکی باشتری کورد بکەن و سەرۆکی هەرێمی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بتوانن پەیوەندیکی باشتریان لەگەڵ بەغدا هەبێ بە تایبەت پەیوەست بەوەی کە ئێستا بەداخۆ لەو ماوەی ڕابردوو هەندێک جموجۆڵی چەند پەرلەمانتارێکی کورد دەبینین لە بەغدا لەوەی کە هەوڵ ئەدەن لە جیاتیەوەی کە ئەوان ڕێگایەک دەریچێ بدۆزنەوەێ بۆی کە هەرێمی کوردستان بتوانێت باشتر کێشەکانی چارەسەرکا و لەگەڵ بەغدا بگاتە نەتیجەیەک بەڵام ئەوان دووبارە هەوڵی جۆرێک لە قوڵبوونەوەی کێشەکانێن سەرباری ئەوەی کە ئەم پەرلەمانتارانە بەشێکیان لەو حیزبانن کە لەگەڵ حیزبی یەکەمی کوردستان لە ڕێکەوتنیان هەیە و بەشداری حکوومەتەنە. بەڵێ بە تەجروبە دەرکەوتووە هەر کاتێک تیمی کوردی لە بەغدا یەک بوو بن زۆرتر با بڵین توانیویانە مافەکانی گەلی کورد لە بەغدا بەدەست بێن. مافەکانی گەلی کوردستان و خەڵکی کوردستان لە دەستوری ساڵی 2005 ئیقرار کراوە و نووسراوە دەنگی لەسەر دراوە و وەکو یەکێک لە با بڵین حاڵەتە قانونیەکان ئیتر بڕاوەتەوە و هیچ قسە و باس و خواسێک هەڵ ناکرێت و گرفتی هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتی مرکزی هەر لە سەرەتایی با بڵین دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە تاوەکو ئێستا ئەوە بووە کە شەڕێەوەی کردووە کە دەستور جێبەجێ بکرێ ئێمە کە دەستور جێبەجێ بکرێ و لە بیدایەتەوە کە هەوڵی ئەوە درا بە تایبەتی لەسەر مەسلەی مادەی 140 و ئەو ناوچانەی کە لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانن هەندێک قۆناغ کە ئەبڕا ئیتر بۆ خۆی ئەوە ئاماژە بوون بۆ ئەوەی کە ئێمە دڵخۆش بین بەوەی کە مادەی 140 لە جێبەجێکردە چونکە قۆناغەکاندی بەڵام لە کاتێکا کە دواتر لە تا ساڵی 2007 ئەم شتانە وەسێنرا نەکراوە کاری سیاسی داغڵ بوو و عقلێتی شۆڤێنی و عقلێتی دەستوەردانی دەوڵەتانی دەوروبەر لە مەسلەی کەرکووکە هاتە ئاراوە ئیتر بارودۆخەکە تۆختر بوویەوە ناکۆچەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا قوڵتر بوونەوە لەو کاتەوە. دواتر مەسلەی تەسلیح و مەسەلەن بودجەی هێزی پێشمەرگەی کوردستانی هاتە سەر دواتر بەداخەوە لە 2014 مەسلەی بڕینی قوتی خەڵکی کوردستانی هاتە سەر و لە ئاخر شت و با بڵین قێزەوەنترینیانەوە بووکە لە 16 ئۆکتۆبەر پەلاماری کەرکووک و ئەو ناوچانەیاندا کە بەداخەوە ئەو کارەساتیان خوڵقان کە لەو ناوچانە دروست بوو. ئەوەی کە ئەو هێزە سیاسیانەی کە بیری لێەکەنەوە بەداخەوە مەسەلە تۆڵەکردنەوەیە یعنی ئەجینا ئەوان بۆ خۆشیان خۆیان نەزانن کە زۆربەی کات نەک زۆربەی کات هەموو کاتێک ئەوە حکوومەتی عێراقە پێشێلی دەستور و یاساکە کارپێکراوەکانی عێراقەکات لەوەی کە شایستەدارایەکانی هەرێمی کوردستان نانێرێ لەوەی کە بودجەی خەڵک بڕێ لەوەی کە تەسلیح و با بڵین ئەوەی هێزی پێشمەرگەی کوردستان ناکە ئەمە هەموویان هۆکارەکەی هەرێمی کوردستان نین حکوومەتی عێراقیە بەڵام کاتێک کە پەرلەمانتارێک یان هێزی ویلایەنێکی سیاسی کە ناری پارتی دیموکراتی کوردستانە لە هەرێمی کوردستانە کاتێک کە دێ لێرە ناتوانێت ململانەکەی بەرێتە ئاستێکەوە لە هەڵبژاردن لێی باتەوە یاخود بتوانێت لە بە شێوازێک لە شێوەکان ئیدامەی ململانەکەی خۆی پێبا لە ناو هەرێما ئیستیرادی ئەم ململانەیەکا بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و ئەیبات بۆ بەغا چونکە بۆ لە بەغا کاتێک کە لە پەرلەمان ئیعلانی ئەم ناری خۆی ئەکا کۆمەڵێک خەڵکی شۆڤێنی پشتگیری بن ئەبن بە پشتگیری ئەبن بە ینی ئەبن بە بەشێک لە مەوزوعەکە ئەبن بە بەشێک لە پرۆژەی دوژمن لە بەشێک لە جا بەداخەوە ینی زۆرێک لەوانە کە ئاو بە ئاشی دوژمنە ئەکەن بۆ خۆیان ینی دەزانن کە وە سزایش دراون لە ڕابردووی ئەمە دیومانن لە خولی پێشوەندێک لە پەرلەمانتاران کاتێکە قسەیان دەست لەسەر بارودۆخی کوردستان و لەسەر کێشەکانی نێوان هەرێم و بەغا کرد
ینی وەکەوە وابوو کە بە دەنگی لایەنە شیعیەکان ئەوان چوبنە ئەوێ ئەوان بیریان چوو کە بە دەنگی خەڵکی سلێمانی و هەولێر و هەڵەبجە و شارە کوردیەکان چوونەتەوە چوونەتە ئەوێ بۆ ئەوەی داکۆیکی کاری مافەکانی خەڵکی کوردستان بن. ڕاستە ئێمە ڕنگ بێ لە کوردستانە مەشاکلمان هەبێ و گیرروگرفتمان هەبێ و هەندێک جار لە هەندێک دۆسیە خەڵک پرسیاری لەسەر شەفافیەت و لەسەر بوونی گەندەڵی هەبێ، بەڵام لە بەرامبەر ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە بتوانین لەسەر حکوومەتی خۆمان لەسەر ئەو شێوازەی کە ئێمە بەدەستمان هێناوە ببین بەوە بە موسەبیبی ئەوەی کە جارێکی تر بەداخەوە لە هەوڵی ئەوابین کە حکوومەتی عێراقی و خودی عادل عەبدولمەهدی کە کەسایەتیەکی با بڵێین معتەدیلە و کەسایەتیە کە لە ڕابردوو لەگەڵ سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانە کۆنتاکتی هەبووە و کەسێکە پێی خۆشە کە پەیوەندیەکان پتەوتر بکرێن و برێویان پێ بدرێت. بەڵام لە ناو ماڵی شیعە هەندێک هێز و لایەنی سیاسیەن کە لە هەوڵی لێدانی عادل عەبدولمەهدی بۆیە ئەم برادرانەی خۆشمان بە جۆرێک لە جۆرەکان ئەیانەوێ کارتی نەرمی عادل عەبدولمەهدی لەگەڵ هەرێمی کوردستانە بکەن بە کارتی دوورخستنەوەی عادل عەبدولمەهدی لە دەسەڵاتەکەی خۆی کە ئەمە دوجار تەنیا خەڵکی کوردستان تایە زەرەرمەند ئەبێ و باجەکەی ئەدا. بەڵام خۆشبەختانە ئەوان خۆیان لە ڕابردوو جاری ئەویان داوە وەخت بە دەستکەوتیان داوە بە خەڵکی کوردستانە و پەرلەمانتارانەکە مەسەلەی بودجە لە ساڵی 2019 مەسەلەیەکە کە ڕێکەوتنی لەسەر کرا و هیچ دەستکاری و گۆڕانکاریەکی لێ بەسەر نایە، بەڵام ئەوان لە هەوڵەکانیان کە تا ئێستا بەردەوامن بۆ ئەوەی کە کۆتایی پێبێنن یان بیبڕن بەڕاستی ئەمە پرسیارێکە ئەبێ ئەو دەنگدرانی کە دەنگیان بەم پەرلەمانتارانە داوە یعنی پرسیارەکان لە پەرلەمانتارەکانی خۆیان بکەن کە بۆ ئەوان هێندە دژی میلەت و دژی نەتەوەکەی خۆیان لە قۆناکێکی ئاوا ئەوەستنەوە. ئەگەر ئێمە سەیری مێژووی گەلانی ژێردەستە بکەین ئەوان هێندەی با بڵێین شۆڕش و قوربانیدانەکانیان دش بە و دەسەڵاتی ئەو گەلە بووە کە داگیری کردوون ئەو گەلە سەردەستانە بوو ئەو نە لە بەرامبەر نەتەوەکەی خۆیان نەبووە یان لە بەرامبەر نارە سیاسیەکانی خۆیان نەبووە لە ناو حکوومەتەکەی خۆیانە یاخود لەو ناوچە جوگرافیای کە تیاژین، بەڵام بەداخەوە ئەمە پێچەوانە بووەتەوە. بۆیە لە ئێستا و بەتایبەتی لەم تەوقیتەش کە تەوقیتی پێکێنان و سەردانی بەڕێز جەنابی کاک مەسرورە بۆ لای لایەنە سیاسیەکان ینی هەقا ئەوە لەگەڵ سەرکردایەتی سیاسی ئەو لایەنانە باس بکرێ و نەبێتە نەریت کە لە بیدایەتەوە ئەم لایەنانە مادام بڕیاری ڕێکەوتنیان داوە پێویستە پابەندی ڕێکەوتنەکانیان بن، چونکە ناکرێ ئێمە ئەم تەجروبەمان دووبارە کردەوە حیزبی سیاسی بەداخەوە لە ناوچەی سلێمانی ئەویان لە حکوومەتی پێشوو دووبارە کردەوە کە بەشیان لە حکوومەت بوون بەشیان لە دەرەوە بوون. پێویستە ینی وا دەخوازێ و با بڵێین منطقی سیاسی ژوامان پێڵێ کە ناکرێ حیزبێکی سیاسی بەشێکی کاتێک کە بڕیاری مشارەکە ئەدا لە حکوومەت بەشێکی ئۆپۆزیسیۆن بێ بەشێکی حکوومەت بێ یان ئەتوانی هیچ کەس دەستی نەگرتووە ئەتوانێت بۆ خۆی ئۆپۆزیسیۆن بێت و لە پاڵ ینی با بڵێن حکوومەتی سێبەری هەبێ بۆ هەر وەزارەتێک پلانی تایبەتی خۆی هەبێ و کاری لەسەر بکە و بە خەڵکی ڕابگەێنێ لە ماوەی ئۆپۆزیسیۆن خو هەر ئەو عرفەی کە لە دەوڵەتانی تری ئەوروپا و دنیا بەڕێوە کاتێک کە حیزبێک لە ئینتیخاباتێک لە نێوان دوو حیزبی سەرەکی یەکێکیان بە چەند کورسیەک لەوی تر کەمترە هێنێ و حکوومەت پێکنایانێ ئەو حکوومەتەی ئەو ئەکەوێتە پێکەنانی حکوومەتێکی سێبەر بۆ خۆی کە لە بەرامبەر هەر وەزارەتێکە ئەویش وەزارەتێکی سێبەری هەیە هەر کاتێک ئەو وەزارەتە لەو بابەتەی لەو کەیسەی کە ئەو کاری لەسەرەکە شکست هێنێ ئەو پلانەکەی خۆی ئاشکراکە لەگەر من لە دەسەڵات بوومایە بەم شێوازە کارەکەمە کرد بۆ ڕاستکردنەوەی ئەو شکستەی کە ئەو کردوێتی بەمە ئەتوانێ متمانەی خەڵکو و دەنگدەرەکانی خۆی بەدەست بێنێ بۆی لە خولی داهاتووی پەرلەمانە دەنگەکان مسۆگەر بکە و خۆی بێتە براوە. بەڵام بەداخەوە ئێمە ئەم عرفەی کە لای ئێمە من ئومێدەوارم لە حکوومەتی تازە ئەم بابەتە ڕێگەی پێنەدرێ و لە ئێستاوە هەر حیزبێکی سیاسی ئەگەر بێوێ لە حکوومەت بێ لە حکوومەت بێ و حیزبانی کە لە حکوومەت نین و ئیعلانیان کردووە هیچ لە مەوزوعەکە ناگۆڕێەوە بگرە ڕنگ بێ بەشێک بێ لە تەواوکاری پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە، چونکە ئێمە بینیمان لە جاری پێشوو کاتێکە هەموو هێزەکان لە ناو دەسەڵات بوون ئۆپۆزیسیۆنێکی با بڵین وانە بوو کە بتوانێت
تەواوکەری پرۆسی سیاسی بێ لە وڵاتە بۆ خۆی بێتە خەلل. بەڵام ئەم چەند حیزبی کەیسا لە ئۆپۆزیسیۆنان هیچ مشکلەیەک نییە گەر حیزبێکی تر بەس نەک لە ڕێگەی ئەندام پەرلەمانەکانیەوە کە نوێنەری نزیکەی 100,000 کەسە، ینی ناکرێت خۆ تۆ نوێنەری 100,000 کەس قسەیەکە لە جێگەیەک تۆ پێدواوی ئەمە ڕێی خۆیەتی یان ئیجتیهادی خۆیەتی و ئەندامی پەرلەمان و فراکسیۆن بۆیە دروست بووە. ئەمانە هەموو ینی معلومی جەنابتە کاتێک کە فراکسیۆنێک دروستە بێ ینی تەواوی فکر و بیر و بۆچوون و بەرنامەی ئەو حیزبە سیاسی کە ئەوی نردووە لێوێ پیادەیەکە و جێبەجێیەکە. خۆ ناکرێت هەر حیزبێکی سیاسی فراکسیۆنەکانی هەر ئەندامێکی بە شێوازێک کار بکە و ئەو کارکردنە بەداخەوە لە ئێستاە ئەوەی کە لە دەرەوە بە تایبەتی ئەو چەند ئەندام پەرلەمانەی کە چونە محکەمەی دەستوری و سکاڵان لەسەر هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان قەید کرد. ینی من پێم خۆش بوو هەر ئەو محکەمەی دەستوریە ڕایگەیاندووە کە مالیکی نزیکەی 520 یان 512 ملیارە پارەی بردووە دزیوێتی بۆ ناڕۆن ئەم کەیسە بجوڵێنن. ینی چی ئەبێ ئەگەر ئەم زیندوکردنی بۆکەی ینی یەک دنیا کەیسەیە کە بەڕاستی ئەمە لە هەر بۆ خۆیان سەروەریە لە مێژوو تۆمارەکرێ و خەڵکی کوردستانیش بە تەواوی هێزولایەنە سیاسەکانەوە پشتیوانیانەکە بۆ نایەن کەیسەوە بجوڵێنن کە مالیکی شخصی یەکەم بوو لە مەسلەی کەوتنی مووسڵا. ینی دنیای کەیسی تر باشە ئایا ئەم ئەندام پەرلەمانانە بۆ خۆیان نەزانن کە داهاتی نەوت لە بەسرە داهاتی شوێنە مقەدەسەکانی نەجەف و کەربەلا دنیایەک داهات و شتی گوماناوی لە حکوومەتی عێراقا لەوێ گوزەر ئەکا. ئەوان کەسێ باشە کە ئەندام پەرلەمانە شیعەکانی خۆیان بڕوایان وایە کە ئەم مەسەلانە نابێ بوو ڕوژێنرێن ئێخۆ ئەمان شیعەنین ئەمان بۆ ناوی ڕوژێنن بیکەنە دەستکەوتێکیش بە خەڵکی کوردستان بڵێن ئێمە نوێنەری ئێوەین لەوێ ئەمانەوێ داهاتی دزراوی بۆ نمونە نەوتی فلان یان فلان گەندەڵی کە لە فلان جێگەی عێراقاکرێ ئێمە قبوڵی ناکەین. یەک تاکەکەی چی ئەوان لەسەری بەدەنگ نهاتوون هەمیشە چاویان لەسەر هەرێمی کوردستانە و چاویان لەسەر بەداخەوە هۆکارەکەی تەنیا ئەوەیە ئەوان هۆکارەکەی تەنیا ئەوەیە ئەوان ناتوانن لە ئاسی ناوخوا ململانی هێزە سیاسی گەورەکانی وەک پارتی دیموکراتی کوردستان بکەن بۆیە ناچارن مەجبورن بڕۆن لە دەرەوە چونکە زانن لەوێ پشتگیریانەکرێت لەلایەن شوەفێنەکانەوە لەلایەن دەوڵەتانی دەروبەرەوە. ینی جێگەی ئەوەیە کە خەڵکی کوردستان یاخود دەنگدەرەکانی خۆیان ئەو پرسیاریان لێ بکەن کە بۆ ئەوان ناچن. ئەو دنیایەک مەلەفی گەندەڵی هەیە لە شارەکانی تری باشووری عێراق لە جنوب بۆنان ئەو بابەتانە ینی بوروژێن. دەستان خۆش بە کاک بارزان بەرکۆتایی بەرنامەکە ئاچین پێم خۆشە کە لە کورتترین کاتە قسێکمان لەسەر ئەو بۆ بکەی کە کاتیەوە نهاتوو دڵنیای بە خەڵکی کوردستان بدرێ بە تایبەتی کە بۆ نمونە ڕەنگە لە 20 ڕۆژی داهاتووە یان کەمتریش لەو مدەیە حکوومەتی نوێی هەرێمی کوردستان پێک بهێنرێ بۆ ئەوەی کە ئەو گازندەیە ئەو گلەی خەڵک کە بەردەوام مەڵێن بۆ نمونە کولەکانی پارلەمان لە 4ەوە بێ بە 5 کابینەکان لە 7ەوە بێ بە 8ەوە بێ بە 9 بەڵام بەشێکی زۆری کێشەکان چارەسەر ناکرێن و وەگەوەی کە ڕێزش باست کرد پشکی شێری چارەسەر نەکردنی کێشەکانە گەڕێتەوە بۆ ئەم نەبوونی بەرپرسیارەتیە ئەم شانی نەبوونی بەرپرسیارەتی و ئەم دوو فاقیە لە سیاستکردنە. بەڕای جەنابەت کاتیەوە هاتووە کە دڵنیای بە خەڵکی کوردستان بدرێ بە ژیانێکی باشتر بە حکوومەتێکی کاراتر بە حکوومەتێک کە تەنها هێز یەکەم تیا بەرپرس نەبێ هێزەکانی دووەم و سێم و چوارەمیش شان بنە بەرپرسیارەتی شان بنە بەر ئەوەی کە کارنامەی حکوومەت جێبەجێکەن خەمەکانی خەڵک لە بەرچاو بگرن ئەو لە بەرچاوگرتنی جەنابەت کاڵی لە بەغدا و کوردستانیان لە بەرچاوە بەڵام لە بەرچاو بوونی هەرێمی کوردستان بۆشتی باش نەک بۆ ئەوەی کە چۆن کێشە بۆ میزانەکەی دروستکەن کێشە بۆ ناردەکردنی نەوتەکەی دروستکەن کێشە هەندێک جار ڕەنگە هەوڵ بن لە ڕووی ئەمنی سەربازیشەوە کێشە هەرێمی کوردستان دروستکەن. بەڵێ من پێم وایە خەڵکی کوردستان هۆشداری پێداون هۆشداریەکە ئەوەیە کە مقاتعەی انتخاباتی کردووە. یعنی ئەگەر جەنابەت تەجروبە بکەی لە انتخاباتی 12/5 و لە انتخاباتی سینۆ بەشێکی زۆری گرفتەکانی حیزبە سیاسیەکانی کوردستان ئەوە بوو کە خەڵک
مشارەکەی سیاسی انتخاباتی نەکرد لە کاتێکا مشارەکەی سیاسی انتخابی مشارەکەیەکی قانونی یاسایی هەر هاوڵاتیەکە کە لە نیشتەجێی ئەو وڵاتە بێ بۆی هەیە لە 4 ساڵ جارێکا بڕای دوێنەرەکەی خۆی لە ڕێگەی ئەو پەنجەی کەیکا بە مرەکەبە دیاری بکە ئەوە خۆی بە خۆی هۆشداریەکە و من پێم ینی من ئومێ دەکەم حیزبی سیاسی لەم هۆشداریە بگات یعنی کاتێک کە دەنگەکانی کەم دەکات کاتێک کە ڕێژەی دەنگەکانی نیوە دابەزێ ئەبێت تێبگات ینی سێرچێکی بەرنامە و کار و سلوکی سیاسی خۆی بکە کە لە ڕابردوو چۆن توانیوێتی ئەدەی بکە و پیاچوونەوەی بۆ بکە و بیگۆڕێ بزانێ ینی ئەگەر بەم بابەتە خەڵکی هێناوە و خەڵکی هێنا سەرجادە و خەڵکی پڕەکرد و خەڵکی نازانم لەسەر شەهید و لەسەر ئاڵا و لەسەر هەموو بابەتێک ئەوان ینی بەداخەوە بە جۆرێکیان کرد کە هەوڵ بن لە هەیمەنە و شکۆی ئەمانە کەمکەنەوە ئەمە خەڵکی کوردستان سزایدان لەم بابەتەیە ینی ئومێدەوارم بیر لەوە بکەنەوە کە خەڵکی کوردستان ئارامیەوێ خۆشگوزەرانیەوێ ڕەفاهەتێوێ لە پاڵ ئەمەیە شکۆیەوێ شکۆ لە سایی دەوڵەتێکی داگیرکەرانە شکۆ لە سایی دەوڵەتێکی سربەخوا کە ئەمە ئەمڕۆ بەیان سبەی بەیان هەر ڕۆژێکی کە بێ دڵنیاین ئێمە ینی ئێمەش نەیبینین نەوەی ئێمە ئەم شتە ئەبینێ بەڵام لە ئێستاە لە پێناوی ینی هەندێک بەرژەوەندی بچووکی کەم وانەکەن کە شکۆی نەتەوەکەمان و ئەمن و ئیستیقراری خەڵک و ژیانی ڕۆژانەی خەڵک و ڕەفاهیەت و نان و بژێوی خەڵک بخەنە بەرمەترسیەوە یعنی ئەوە شتێکە بەڕاستی هەر کەسێک بیکە هەر هێزولایانی سیاسێک بیکە و جەراعەتی ئەوەی هەبێ دەست بەرێ بۆ ئەم بابەتە من دڵنیام نەمێژوو ڕەحمی پێکە و نەخەڵکی کوردستانیش لە ئایندە لە خولەکانی داهاتووی انتخاباتە جارێکی سر متمانە ئەداتەوە بەوان ئێمە ئەوەمان بینی ومێ دەکەین ئەوە دووبارە نەبێتەوە ئێمە هەوڵی زۆر درا مزایدەی زۆر کرا قسەی زۆر کرا بەڵام دوجار خەڵکی کوردستان بە تەسەوری من لەو بابەتە تێر بوون ئەوەی کە ئەیانەوێت وەک جەنابەت وتت بە کردەیی چیان بۆ ئەکرێ لە کابینەی داهاتووە کابینەی داهاتوویش کابینەی تەنها لایەنێکی سیاسی نییە وەک پارتی دیموکراتی کوردستان کابینەی هێزێکی گەورەی وەک یەکێتی نیشتیمانی کوردستانە هێزێکی گرنگی وەک بزوتنەوەی گۆڕانەکە ئەم سێ هێزە پێکەوە ئەتوانن شان بەنە بەرپرسیارەتی و هیچ کامێکیان لە هیچ قۆناغ و زروفێکە لە بەرپرسیارەتی هەڵنەیەن چونکە هەڵهاتن لە بەرپرسیارەتی ئێستا بەڕاستی خەڵکی کوردستان هەستی پێەکە کاتێکە حکوومەت دەکەوێتە قەیرانەوە پێدوا بێت حکوومەتەکە حکوومەتی پارتیە بەڵام کاتێککە حکوومەتەکە لە ڕەفاهیەت و لە دابشکردنی موچابێ پێدوا بێت نەخێرەوە دەستکەوتی تۆیە و تۆ بەدەستهێنا و توانیوتە ئەم ژیانە شایستەی بۆ ئەم خەڵکە دیاری بکەی خەڵکی کوردستانی سەر لەوە وشیارترن وریاترن و فەرمیان هەیە بۆ ئەوەی کە ڕووداوەکانی پشتی پەردەش بخوێنەوە بۆیە تەمە ناکەین 4 ساڵی داهات و 4 ساڵی ئاوەدانکردنەوە و بنیادنانەوە و یەکریزی و تەبایی و ڕوبەڕووبوونەوەی هەر تەحەدیاتێک بێت کە ڕووی خەڵکی کوردستانە بێتەوە. کاکبەرزان حامەد زۆر سپاس بۆ بەشداربوون لە ڕافە. زۆر سپاس بۆ ئێوەش دەستی خۆش بێت. ئازان تا ڕافەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خۆتان لەگەڵ بێ.